بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە دیدارێکی تایبەت لە خزمەتتانم. ئەم دیدارە تایبەتە لە خزمەت شێخ دکتۆر ئیبراهیم نعمە. دکتۆر ئیبراهیم نعمە زانایەکی پایەبەرزی عێراقیە کە چەندین نووسرا و کتابی هەیە لە بوارەی بانخوازی و چەندین وێزگەی ژیانی هەیە کە پێمان باشە لەم دیدارە تایبەتەدا لەگەڵی باس بکەین. وهروەها لە دەورەی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە و لەبارەی بانخوازیەوە سەردانی وڵاتانی ئەفریقیای کردووە. لەم بەرنمەیەدا بەشێک لە وێزگەکانی ژیانی هەڵدەدەینەوە و چەندین پرسیاری تایبەتی ئاڕاستە دەکەین. سەرەتا یا شێخ با بچینەوە زمانی منداڵیت، وەک باز دەکرێت کە لە ساڵی 1942 لە مووسڵ لەدایک بووی. بمانجێڕەوە بۆ ئەو کاتە و باسی خێزانی خۆت و دایک و باوکتمان بۆ بکە. الحمد لله حمدا يبلغني رضاه. سوپاس و ستایش بۆ خودای باڵا دەست. سەلام و درود بۆ سەرجانی پێغەمبەرمان بەندەی خوددا و نێردراوی خوددا، وارووا بۆ سەرجانی خانەوادە و کەس و کار و شوێنکەوتوانی لە چاکان و لە پاکان، وارووا هاوڵە بەڕێز و دڵسۆزەکانی و بۆ سەرجانی ئەوانەی شوێنی دەکەون تا ڕۆژی دوایی. پێشەوەی وەڵامی پرسیارەکەتان بدەمەوە، دەمەوێ ئەم وتەی خودای پەروەردیگار بخوێنمەوە کە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ولا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى. هەرچی لەبارەی ژیانی منداڵیشمە ئەوە من لە شاری مووسڵ لەدایک بووم لە گەڕەکی بابل جەدید لە ساڵی 1942. ئەو کاتێک کە باوکم کۆچی دوایی کرد من تەمەنم تەنها 3 ساڵ بوو. سوپاس بۆ خوا برا گەورەکەم کە کاری حیاکەی دەکرد هاوکار و دەستگرۆی دایکمی کرد لە کارەکاندا و وایان کرد کە ئێمە حەوزە بە هیچ کەس نەبین لەخوا بە زیادی. لە قۆناغی سەرەتایی خوێندندا دەستم پێ کرد لە قوتابخانەی ئەلعێراقیە، واتە ناوی قوتابخانەکە ئەلعێراقیە بوو. لەوێ 6 ساڵی تەواو خوێندم. پاشان کە لەوێ قۆناغەکانم بڕی چوومە قۆناغی ناوەندی و پاشان ئامادەیی و لە دواییدا چوومە کۆلیژی ئەلئیمام الئەعظەم و پاشان پلەی ماستەرم بەدەستێنا. الحصول على درجة الماجستير. وەک دەزانین خێزانەتەکەتان خێزانێکی زانستی بووە لە مووسڵ و دیارن لە عێراق. دەکرێت پێمان بڵێ ئەو خێزانە زانستیە چیمان پێ دەڵێ لەو بارەیەوە؟ عائلتي تسمى عائلة آل النعمة. بنەماڵەی من ناسراوە بە بنەماڵەی ئال نیعمە. بۆیە بنەماڵەی ئال نیعمە ناسراون بە زانستخوازی و زانستپەروەری. زانا و دانای زۆری لێ هەڵکەوتووە. لەوانە بۆ نمونە الشێخ عەبدوڵڵا نیعمە کە لە ساڵی 1950 کۆچی دوایی کردووە. ئەم پیاوە گەورەی زانایانی مووسڵ بوو لە کاتی خۆیدا. هەروەها شێخ عومەر نیعمە و زۆرێکتر لە زانایان کە لێرەدا لەم دەرفەتە ناتوانین باسی هەمویان بکەین. لە ڕوانگەی زانستیەوە ئێمە دەگەڕێینەوە بۆ سەر باپیرە گەورەمان عەبدوڕەحمانی کوڕی ئەلجەوزی کە لە ساڵی 597 کۆچی دوایی کردووە. کاویش پشت بە پشت دەگەڕێتەوە بۆ سەر هاوڵی بەڕێز ئەبوبەکر سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. لە ڕووی زانستیەوە لە ڕاستیدا ژمارەیەکی ئێزگار زۆر زانا و دانای پایەدارمان لێ هاتۆتە بوون کە زانای نێو ئەم بنەماڵەیە بوو. وكانوا علماء في هذه العائلة.
چێن ئەو زانایانەی کە لە ژیانی زانستی جەنابی دکتۆر کاریگەریان لەسرت هەبووە لە ڕێچکەی زانستی تو؟ العلماء الذين تأثرت بهم ئەو زانایانەی کە من پێیان کاریگەر بووم ژمارەیان کەم نییە. لەوانە بۆ نمونە شێخ و مامۆستام شێخ ڕەشید خەتیب المووسڵی کە خاوەنی پەرتووچی ئەو لا ماقیلە لەبارەی ئایەتە تەنزیل کە پێکاتۆ لا نۆبەرگ، هەروە زیاتر لە 40 پەرتووچی نووسراوی هەیە کە ژمارەیەکی کەمی لێ چاپ کراوە. ئەم پیاوە لە ڕوانگەی ئاینیەوە هەروە لەلایەن زانستیەوە زۆر پێی کاریگەرم. هەروە لەوانەی کە من پێیان کاریگەرم شێخ و مامۆستامان شێخ بەشیر سەقالە ڕەحمەتی خوددا بەسەریدا بڕژێتە خوار. من لە دوو لایەنەوە کاریگەر بوومە بەم پیاوە. لایەنی یەکەم لایەنە زانستیەکەی، لایەنی دووەمیشی لایەنە ڕامیاریەکەی، چونکە ئەم پیاوە لە لایەنی زانستی بەڕاستی زانابوو. لە هەمان کاتدا پیاوێکی سیاسەتمەدار و ڕامیارزان بوو. لە ژیانیدا دووجار کراوەتە ئامانج واتە زیندانی کراوە لە سەردەمی پاشایەتی لە عێراق. ئەم پیاوە ڕۆشنبیر و بیرمەند بوو، شاعیر بوو لە نێو کۆڕی شاعیراندا. ئاستی زانستی ئەم پیاوە زۆر بەرزە، بە تایبەتی لە بواری شعر و ئەدەب. تەنانەت لەو دێر و چوارینانەی کە ئەو نووسیوێتی ئەوەی لە بیرم بێ دەڵێ سەردەمی قسە تێپەڕی و بەسەر چوو. لە دوای خۆیدا تەنها تەم و مژ بەجێمە. ئەگەر قسە سوود و کەڵکی بۆمان هەبوایە ئەوە گوێچکەی زەمانمان پڕ دەکرد لە قسە. هەروەها لەبارەی شعرەکانیەوە گەلێک چوارینە و دێری داناوە. ئەو شارەکەی خۆی واتە مووسڵی زۆر خۆش دەویست. ئەو کاتەی کە ئینگلیز هات و عێراقی داگیر کرد ئەو زۆر پەست و نیگەران بوو. بۆیە هەمیشە کاری دەکرد بۆ دەرپەڕاندنی ئینگلیز لە عێراق. هەر لەبەرەوە ژمارەیەک شعری نووسی لەم بارەیەوە کە دەڵێ خۆشم دەوێ ئەی حەدبا خوددا شاهێدە، وەک خۆشەویستی ڕۆح بۆ لاشە لە کاتی گیانکێشان. خۆشم دەوێ بە خۆشەویستیشی پاک و بێگەر لە دڵەوە، بۆیە ناوت لە ئاوازەکانمەوە دەردەبڕم وەکو باڵندەی قومری. دیز لە هەرچەندە ژێردەستەم و لێت دوورم، بەڵام ئەمە وای نەکردووە کە من بشتێم و چۆکدا بدەم. پاشان زۆر شعری لەبارەی ئەو کەسانە نووسیوە کە هاوپەیوانیان کردووە لەگەڵ ئینگلیزە داگیرکەرەکاندا و شعرەکانی تا ئێستا بەردەستن. هەروەکو دەڵێ تەرەفع في علیاك كل مذمم ونالت بمسعاك العلا نزل العصر وأقصيت يا حدباء من كان همه خلاصة من ناج الطواغيت والشر. جامەیان پارچە شعرێکی دوور و درێژە و بەم دێرە شعرە دەوترێت ڕاستی، واتە ئەم بارودۆخەی کە بەشێک لە خەڵکی بە نەزانی و گومڕایی شوێنی داگیرکەران کەوتون، بە تایبەتی هەندێک زانا و پیاوی ئاینیش هەن. هەروەها لە شوێنیشتر دەڵێ ئای لەو بەدبەختەیە کە دۆڵی ڕافیدەینی گرتۆتەوە کە نەزان و کەم و کورت و هیچ و پوچ بوونەتە دەمڕاستی زانا و دانا و کەسانی بەشکۆ. جا ئەم پیاوە کەسێک بوو لە ئەدیب و بیریارەکان، هەروە یەکێک بوو لە زانا ناودار و بەڕێزەکان، هەروەها یەکێک بوو لە وتاربێژە بەناوبانگەکان. تاکو من هەڵساوم بە کۆکردنەوەی بەشێک لە وتارەکانی لە ڕۆژنامەی فتە العێراق یان فتە العەرەب. ئەم وتارانە لە ساڵەکانی 50 و 60ەکانی ڕابردوو نووسراون. منیش لە پەرتوچێکدا کۆم کردوتەوە و ناوم ناوە هەڵسانەوەی ئیسلامی کە لە بواری ئەدەبی جێگا و شوێنی خۆی گرتووە، هەروە لە بواری وتاربێژیشدا. پەرتوچێکیشم بۆ چاپ کردووە لە بواری شعردا، ناوم ناوە دیوانی سەقال.
کە لە ئاسی بەرزی ئەو کەڵە پیاوە دەوەشێتەوە. ئێستا هەندێک لە قوتابیەکانی خەریکی نووسینن لەبارەی ژیانیەوە. بە مەبەستی وەدەسێنانی پلەی ماستەر. هەروە لەو زانانەی کە من پێیان سەرسامم شێخ عەلی شیمالیە ڕەحمەتی خوای لێ بێت. ئەم پیاوە زۆر لێ هاتوو بوو، هەرچەندە نادیار بوو، بەڵام بەڕاستی دەتوان بڵێم ئاەت و نیشانە و بەڵگەیەکی خوایی بوو بۆ سەردەمی خۆی لەلایەنی زانستیەوە. ئەم پیاوە هەرگیز سرکەیەکی ژیانی خۆی بە فیڕۆ نەداوە بەبێ بڵاوکردنەوەی زانست و زانیاری و پەخشکردنی بۆ دەوروبەری خۆی. هەروە شێخ عوثمان ئەلجبوری. عوثمان ئەلجبوری لە کوردستان خوێندوویەتی و زۆر کاریگەر بووە بە ناوچەکانی کوردستان لە ڕووی زانستیەوە. وامیشە کاتی خۆی بە زانستی منطیق و هەروەها لێکۆڵینەوە و وتوێژ بەسەر بردووە لە بواری زانستی شەرعی و بە تایبەتی ئەو زانستانەی کە زانایانی کوردستان پێوە خەریک بوون. هەروەها لەو زانایانەی کە کاریگەر بوون پێیان مامۆستا و پسپۆڕی بەتوانا و لێهاتوو مامۆستا مستەفا مەحموود پێنجوێنی. ئەم پیاوە زۆر زانا و لێهاتوو بوو. من لە لای ئەو ژمارەیەک زانستم خوێندووە، جگەلەوەی لە لای زۆر زانای دیکە خوێندومە وەک شێخ محەممەد عەلی ئیلیاس ئەلعەلوانی. من بڕوانامە و مۆڵەتم لەو وەرگرتووە لە ڕووی زانستیەوە کە پێی دەڵێن بڕوانامەی مەلایەتی. هەروەها بڕوانامەی زانستیم لە شێخ و مامۆستامان شێخ ڕەشید الخەتیب ئەلمووسڵی وەرگرتووە کە شێخ و مامۆستای خۆم بوو لە مووسڵ. بۆیە زانایان زۆرن کە من پێیان سەرسام و کاریگەرم لە بواری زانستی شەرعیدا کە لەوانەیە لەم دەرفەتەدا نەتوانم ئاماژە بە ناوی هەمویان بکەم. ربما لا يتسع المجال لذكرهم الآن. جەنابی دکتۆر لەبارەی خوێندنتەوە لەسەر سێ شێواز خوێندنت تەواو کردووە. بۆ نمونە لە سەرەتایی و ناوەندی ئەوەی پێدەوترێ خوێندنی حکومی قوتابخانەکان، دواتر ئەوەی لای ئێمە لە کوردستان پێ دەگوترێ فەقەیاتی، دواتریش لە جامیعە و لە کولیەی ئیمامی ئاعظەم. كنت أدرس في المدارس النظامية. من سەرەتا لە قوتابخانە حکومیەکان خوێندومە، دوای ئەوەی تەواوم کردووە هاتووم لە لای زانایان خوێندومە و هەر لەسەر ئەم حاڵەتە بەردەوام بووم بۆ ماوەیەکی زۆر. بەڵام ویستومە کە خوێندنی حکومی بخوێنم لە قوتابخانە ئاینیەکان، بۆیە هەروەکو قوتابی بەشدار بوومە و تاقیکردنەوەم پێکراوە لەلایەن کۆڕی زانایان. دواتر خراومەتە پۆلی 11. لە پۆلی 11 دانراوم و لە پاشەوە پۆلی 12 تەواو کردووە و پێیان وتوم کە ئەمە تەواوکردنی ئامادەییە. واتە پۆلی 11 و 12 لە لای مامۆستا و شێخمان شێخ بەشیر سەقال خوێندووە. کاتێک ئەوێم تەواو کردووە چوومەتە کولیەی ئیمامی ئاعظەم. لەوێش واتە لە کولیەی ئیمامی ئاعظەم 4 ساڵ خوێندومە. لە ماوەی ئەم 4 ساڵەی لەوێ خوێندومە چاوم کەوت بە ژمارەیەک زانای پایەدار و بەڕێز و مامۆستایانی لێهاتوو. لەوانە بۆ نمونە دکتۆر محەممەد الکوبەیسی، هەروەها دکتۆر ئەحمەد الکوبەیسی، هەروە ژمارەیەکی زۆر لە مامۆستا و پسپۆڕانی بەڕێز لەو کۆلیژە، ئەوانەی کەوا ڕۆڵی باشیان هەبووە لە خوێندن و زانست و زانیاری. واروە لە بەغدا ماوەی 4 ساڵ مامەوە، چونکە من پێشنوێژ و تارخوێن بووم لە مووسڵ لە مزگەوتی یعقوب ئاغا لە گەڕەکی ڕۆشنبیری
بەڵام دکتۆر ئەحمەد کوبەیسی بە منی گوت دەمەوێ بێتە مزگەوتی ئەلخولەفا کە منارەیەکی زۆر کۆنی هەیە کە ناو نراوە بە منارەی بازاڕی غەسل. بۆیە منیش خزمەتەکەی خۆم گواستەوە بۆ ئەوێ و ئیتر لەم مزگەوتە بوومەوە بە وتار بێژ و پێشمێش. ساڵێک لێوێ مامەوە پاشان گوازرامەوە بۆ مزگەوتی ئەلعقولیە کە ئەویشە لە بەغدا بوو. لێ مامەوە تا کولیەم تەواو کردواتە کۆلیژی ئیمام عەزەم. دوای ئەوە نەمتوانی لە هیچ خوێندنێکی تر بەردەوام بم. ئەوەش دیارە بەهۆی بارودۆخی قورسی ژیان و گرانی و نەهامەتی بوو لەم ماوەیەدا، بە تایبەتی بۆ خوێندنێک کە لە دەرەوەی عێراق بتوانم بخوێنم. هەروەها لە ناوخۆی عێراقیش ئاستەنکە بوو لە بەردەمم بۆ خوێندنی باڵا. بۆی لەسەر ئەم حاڵە مامەوە تاوەکو ساڵی 2007. دوای ئەوە دەستم کرد بە پێشکەشکردنی داواکاری بۆ خوێندنی ماستەر، بۆیە قبول کرام و توانیم نامەی بڕوانامەکەم بنووسم بە ناونیشانی ئوسوڵ التەشریع دەستوری لە ئیسلام. سوپاس بۆ خۆ ژمارەیەکی زۆری لێ چاپ کرا و ژمارەیەک لەم چاپانە لە مالیزیا داوایان کرد، پێدەچێت لەوێ کردبیان بە منهەج و پرۆگرام لەسەر ژیانیان لە مالیزیا. منهجا هنالك عندهم في ماليزيا هذا الكتاب. جنابی دکتۆر، زۆرێک لە وڵاتەکانی ئەفریقیا گەڕاوی بە مەبەستی بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و یەکێک لە بڵاوکراوەکانت بە ناوی ئەلئیسلام فی الأفریقا الوسطى. ئەمە چۆن؟ داوا لە من و 5 زانا کرا کە نیشتەجێن و پابندن لەسەر قورئان و سنەتی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ، کە ئەمانە هیچ کامیان هیچ لایەنێکی سیاسی نەبوون لە ناوچەکەدا. بۆیە من لەگەڵ ئەمانە ڕۆیشتم بۆ ئەفریقیای ناوەڕاست. بۆیە من لەگەڵ ئەمانە ڕۆیشتم بۆ ئەفریقیای ناوەڕاست لەبەرەوەی بێدیل بۆ کاسیا ئیسلامبوونی خۆی ڕاگەیاند و لەگەڵیشیدا 5 وەزیری حکوومەتەکەی موسڵمان بوون. ئەوان لە پێشتریش یعنی سوپاسی وڵاتی عێراقیشیان کرد بەوەی کە بەشێک نەوتی خۆیان بۆ هەناردەکردن، چونکە ئەوان لەو کاتەدا زۆر پێویستیان بە هاوکاری هەبوو. لە هەمان کاتدا خەڵکی ئەوێ داوایان دەکرد کە خەڵکانێکی زانا سەردانیان بکەن بۆ ئەوەی فێری زانست و زانیاری شەرعیان بکەن. بۆیە ئێمە چوین بۆ ئەوێ. من لە ئەفریقای ناوەڕاست ئەم پەرتووکە سادەیەم نووسی بە ناونیشانی ئیسلام لە ئەفریقیای ناوەڕاست. چاپی یەکەمم لە قاهیرە ئەنجامدا، 2 چاپی دیکەشم لە شاری مووسڵ ئەنجامدا. گەشتکردنم بۆ ئەفریقیای ناوەڕاست دەتوانم بە گەشتێکی زۆر ئەدەبی ناوی بنێم، یان بڵێم ڕێک و پێکترین گەشت. لەوێ کە چووم چاوم بە خەڵکێکی زۆر کەوت. لە ئەفریقیای ناوەڕاست 3 دەوڵەتی لێبوو، ئەوێ نایجیریەکان و هەروەها سەنیگاڵیەکان و چادیەکانیش هەبوون لە یەک شوێن. هەر یەک لەم کۆمەڵانە طبعاً مزگەوتی خۆیان هەبوو، بۆ هەر کۆمەڵەیەک وانە و قوتابخانەی تایبەتی بنیاد نرابوو، بە تایبەتی چادیەکان، چونکە ئەوان بە زمانی عەرەبی قسەیان دەکرد، لە زمانی عەرەبیش تێدەگەیشت. لە کاتێکدا لەگەڵ سەنیگاڵی و نایجیریەکان دەبوایە وەرجێڕێک لە نێوانماندا هەبوایە بۆ لێک تێگەیشتن لە قسەی یەکتری. سیر لەمەدا بوو جیهانی خۆرئاوە کاتێک بۆ کاسا موسڵمانبوونی خۆی ڕاگەیان، هەموو وڵاتەکان با تێکڕایی واتە مەبەستم خۆرئاوایە لە دژی داوەستانەوە. ئەفریقیای ناوەڕاست
وڵاتێکی هەژار و کەم دەرامەت بە یارمەتی و هاوکاری وڵاتانی دیکە بەڕێوە دەچێت. هاوکاریەکانیشیان لە فەڕەنسا و ئەمریکا و ئینگلتەراوە پێدەگات. بەڵام کاتێک ئەم وڵاتە موسڵمانبوونی خۆی ڕاگەیان خۆرئاوا داوایان لێکردن کە پاشگەز ببنەوە لە ئیسلام، بەڵام ئەوان ڕەتیان کردەوە کە پاشگەز ببنەوە لە ئیسلام. لە بەرامبەردا هاوکاریەکانیان لێبڕین، بۆیە ژیانیان کەوتە نێوتەنگ و چەڵەمە و قەیران. ماوەی 4 مانجی تەواو فەرمانبەرەکانیان هیچ موچەیەشیان وەرنەگرت و موچەکانیان بڕا. بەم شێوەیە لە کۆتاییدا باڵەخانەیەکی بەرزیان هەبوو لە فەڕەنسا، فرۆشتیان و موچەی فەرمانبەرەکانیان پێدا. لە ڕاستیدا بۆکاسا هەر ئەو بۆکاسایە مایەوە کە لە پێش ئیسلامدا هەبوو. من 2 جار چاوم پێکەوتووە، بەڵام ڕاگەیاندنی خۆرئاوا زۆر بەڕقی مامەڵەی لەگەڵدا دەکردن، بە تایبەتی دوای موسڵمان بوونیان. من گوتم کە بۆکاسا گۆڕانکاریشی زۆری بەسەردا نەهات وەک پێشتر کە هەبوو لەسەرم حاڵەتە. بەڵام بۆچی ئەم هەڵمەتە ڕاگەیاندنە گەورەی لە بەرامبەردا ئەنجام درا؟ بۆچی؟ ئەوەش دیارە کە دوای ئەوەی موسڵمان بوونی خۆی ڕاگەیاند، هەڵوێستی خۆرئاوا لە بەرامبەریدا گۆڕانکاری بەسەردا هات. لێرەدا ڕوون بۆ کە تەنها مەسەلەی موسڵمان بوونیان لە ئارادا بوو، ئەژینا هیچی تر نییە. لەوێ لە ئەفریقیا چاومان بە خەڵکانێک کەوت کە ناسرا بوون بە بابونکە. باشە، ئایا بابونکە چێ بوون؟ ئێمە لە خوێندنی سەرەتایی خوێندبوومان لەبارەی مرۆڤی کۆن. ئایا پیا و مرۆڤی کۆن چێن؟ دەیانگوت پیاوی کۆن ئەوانە بوون کە لە دارستان و جەنگەڵەکاندا ژیانیان بەسەر دەبرد، لە درەخت و گەڵای دار و پوش و پەڵاشیان دەخوارد و ئاوی ڕووبارەکان دەخۆنەوە و هیچیان نییە و هیچ ڕۆشنبیری و دابوونەری تێکیشیان نیە. ڕێک ئێمە چاومان بەم خەڵکانە کەوت کە لە قۆناغی سەرەتایی لەبارەیانەوە خوێندبوومان. ئێمە سەردانمان کردن لە ڕاستیدا ئەوانە بە ڕوت و قوتی و بەبێ جلک و بەرگ دەژیان لە نێو دارستانەکان، تەنها پێش و پشتی خۆیان داپۆشی بوو. لە نێو دارستانەکان دەژیان و هیچ ڕۆشنبیریەشیان نەبوو بە هیچ جۆرێک. ئێمە کە چوین لێمان پرسین کە ئێوە چۆن دەژین و چی دەپەرستن. لە کۆتاییدا پرسیمان لێیان ئایا چی ئەم بوونەوەر و زەوی و ئاسمانەی دروست کردووە لەگەڵ مرۆڤ و بوونەوەرەکانی دیکە. وەڵامیاندایەوە ئەمانە چاپا دروستی کردوون. پرسیمان چاپا مانای چییە بە شێوە زمانی سانگۆ؟ وەڵامیاندایەوە واتە ئەڵڵاه جەلە جەلالوه. لەمە زیاتر هیچی تریان نەدەزانی. زۆر حەزیان لە خوێ بوو، لە هەموو شتێک زیاتر، هەروەکو ئاژەڵی ماڵی یان ئاژەڵی چێوی ژیانیان دەکرد. بەڵام نەخۆشی جۆرا و جۆر لە ناویاندا بڵاو بووبەوە بەهۆی ئەم حاڵەتە ناتەندروستیانەی کە لە ناویاندا هەبوو. ئەمانە شتی زۆر سەیر و نامۆ بوون کە ئێمە لە گەشتەکەماندا لە ئەفریقیا بینیمان. لە ڕاستیدا ئێمە حەزمان نەدەکرد بچینە ئەوێ بەبێ نووسراوی بۆ کاسا، تەنانەت بۆ هیچ ناوچەیەکی ئەفریقیای ناوەڕاست حەزمان نەدەکرد بەبێ نووسرا و بگەڕێن و بسوڕێنەوە لە ئەفریقیای ناوەڕاست. ساڵی چەند بوو ئەوەی کە سەردانی ئەفریقیات کرد؟ لە ساڵی 1976 دوای داگیرکاری عێراق بە دیاریکراوی لە 30 حوزەیرانی 2005 هەوڵێکی تیرۆرکردندا درا لە نێو مزگەوتەکەی خۆت لە شاری مووسڵ. ئەو هەوڵە چۆن بوو کە لەو کاتەدا بەشێک لە زانایانی سوننا لە عێراق ڕوبەڕووی دەبوونەوە؟ من ئەو کاتە لە ژووری خۆم دانیشت بووم لە مزگەوت. 2 مامۆستاشم لەگەڵدا بوو، خەریکی وانەی
شیکردنەوەی ئاەتەکانی قورئانی پیرۆز بووین. جاو کاتە من لە پەنجەرەکەەوە زۆر نزیک بووم. بینیم کەسێک لە پەنجەرەکەەوە نزیک بووەوە. نزیکەی 3-4 مەترێک لێمەوە دوور بوو. دەمانچەیەکی پێبوو، ڕاستەوخۆ تەقەی لێ کردم. 5 گولەی تێگرتم بە جۆرێک زۆر لێم نزیک بوو. بەڵام خودای گەورە و میهرەبان دەربازی کردم کە وای کرد تەنها 1 گول لەم بەر بکەوێ. من خۆم لادا تەنها گولەیەک هات و بەر پشتم کەوت. دوای ڕووداوەکە کە بریندار بووم، ماوەی 53 ڕۆژ چارەسەرم وەرگرت و تیمار دەکرام لە نەخۆشخانە. تەڕان هۆکاری ئەمەش ئەوە بوو کە تیرۆریستەکان دەیانویست لەسەر زەوی خوا خراپەکاری بڵاو بکەنەوە بە ناونیشانی بەرگریکاری داگیرکەران. دەهاتن لە نێو خەڵکی بنکەکانی پۆلیسیان دەتەقاندەوە، هەروە کارەبایان دەپچڕاند لە خەڵک، بۆڕی نەوتیان دەتەقاندەوە. بەڵێ زۆر شتی دیکە لەم جۆرە کارانە. جا من لەوتاری هەینی باسی ئەم بابەتەم کردبوو. گوتبووم کە ئەم کردەوانە کاری باش نین و کردەوەی تێکدەرانن لە نێو خەڵک. ئەم شتانە هەمووی سامان و ماڵ و مڵکی خەڵکن. ئەگەر ئێوە دژی ئەمریکا و داگیرکەرانن، دەواازەی بەرگریکردن فراوانە و کەیفی خۆتانە چی دەکەم. بەڵام بابەتی ئەوەی کە بەم شێوەیە جێ لە شێوێنی و تێکدانی ژیانی خەڵک کارێکی ناڕاست. بۆی ئەم قسانە زۆر کاریگەری هەبوو بەوەی کە هەڵبستن بە تیرۆرکردنی من لەم کاتەدا. لە هەمان کاتدا خەڵکی دیکەیان هاندا بوو کە بێن من بکوژن بەڕاستی. بۆیە من جارێکیان لە مزگەوت بووم، کەسێک هات و لەگەڵ من باسی ئەم بابەتانەی کرد. گوتی کەسێک هاتووە گوتوویەتی کەوا من داوام لێکراوە مامۆستا بکوژم. بەڵام کاتێک هاتۆتە لات نەیتوانیوە و گوتوویەتی ناتوانم ئاخر بۆچی بیکوژم و لەسەر چی بیکوژم. یەکسەر گەڕاوەتەوە. پاشان پێیان گوتووە کارەکەت جێبەجێ کردووە. گوتوویەتی نەخێر، نەمتوانیوە بۆم هەڵ نەکەوتووە. گوتویانە باشە جارێکی دیکە هەوڵ بدە. ئیتر جارێشتر هاتووە دەڵێ بەخوا ئەو جارە کەس لەوێ نەبووە جگە لە من و مامۆستا. بەڵام لە دڵەوە پێیان گوتوم نەکەی ها دوور بکەوە، ئەم کارە نەکەی. پاشان گەڕاوەتەوە پێیان گوتووە کارەکەت ئەنجام داوە. گوتوویەتی نەخێر، دەرفەتم بۆ هەڵ نەکەوتووە لەبەر خەڵک. بۆ جاری سێم بەم جۆرە هاتۆ و هەر بەم جۆرە خودای گەورە منی پاراستووە. سوپاس بۆ خودای میهرەبان. جا ئەمە هۆکار بووە کە ئەمانە هەڵسن بەم کارە. لەگەڵ ئەوەشدا هەڵس و کەوتی زۆر خراپیان بەرامبەر بە من نیشان داوە. لەم هەڵس و کەوتانەش ئەو کاتێککە من لە بەغدا بووم لە کۆلیژی ئیمام عەظەم دەمخوێن، هاتبووم بۆ ماڵەکەم لە مووسڵ. هەموو کەلوپەلیان تێک شێواندبوو و زۆر شتیان لە ماڵەکەمدا شکاندبوو. نووسرا و دەستنووسی زۆرم هەبوو کە هی مامۆستا و شێخی خۆم ڕەشید الخەتیب بوو ڕەحمەتی خودای لێبێ، هەمویان بردەبوو لەگەڵ دەستنووسەکانی خۆم کە لەوێ بوون، کە بەڕاستی زیاتر نیگەران بووم بۆ دەستنووسەکانی شێخ و مامۆستاکەم لە چاو دەستنووسەکانی خۆم. بەڕاستی ئەم نووسراوانە دەتوانم بڵێم ژمارەیەک نامەی دکتۆرای لێ پێک دەهات ئەگەر بمایە ئێستا، چونکە زۆر تۆکمە بوون. جاوە هۆکار بووە کە ئەمانە بەرامبەر بە من هەڵوێستیان وابێ. من چەندین جار ئامۆژگاریم دەکردن بەوەی بگەڕێنەوە سەر ڕێگای ڕاست، بەڵام ئەوان گوێیان پێ نەداوە و قسەکانی منیان بە هەند وەرنەگرتووە.
تەجروبەیەکی سیاسیت هەیە یەکەم خولی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووی بە ئەندامی پەرلەمان کە ئەو کار لە حیزبی ئیسلامی عێراقی بووی. داوا لە من کرا کەوا خۆم کاندید بکەم بۆ ئەنجومەنی نوێنەران. من سەرەتا ڕازی نەبووم، بەڵام چەندین جارێتر داوایان لێکردمەوە و دووبارە و بگرە سێبارەش، بەڵام من هەر بەرهەڵس بوو. پێم گوتن شوێنی من لە نێو مزگەوتە، لە بواری پێشنوێژی و وتارخوێنی و وانە و خوێندن و ئەم کارانە کاری من نییە. هەروە پێم گوتن من لە بواری یاساییدا هیچ زانیاریەکەم نییە. گوتم بەڵکو وازم لێبێنن. پێیان گوتم نەخێر، بەخوا پلە و پایە و پێگەی تۆ لە نێو خەڵک لە مووسڵ زۆر بەرزە و ئەگەر بێت و لە لای ئێمە کاندید بیت خەڵکێکی زۆر بەهۆی تۆوە دێت و دەنگمان پێدەدات. گوتیان ئەگەر هیچیش نەزانی هەرتەنها ناوەکەت گرنگە لە نێو لیستەکەمان بۆ کۆکردنەوەی دەنگ. لە کۆتاییدا زۆر نکۆڵیان کرد و داوایان کرد تا ڕازیان کردم کە خۆم کاندید بکەم. بەڵام بۆ من لە ڕاستیدا کارێکی قورس بوو. بۆچی؟ لەبەرەوەی ئەوانەی لە ئەنجومەنی نوێنەرانن زۆربەی هەرە زۆریان ڕازگۆ نین لە قسەکانیاندا. زۆربەی کات دەهاتن لەسەر بابەتێک ڕێکەوتنیان دەکرد، بەڵام دوای ماوەیەک پاشگەز دەبوونەوە و پێشێڵی ڕێکەوتنەکەیان دەکرد. هەندێک جار ڕێکەوتن نامەیان واژوو دەکرد کەچی هەر پاش ماوەیەکی کەم پێچەوانەی ڕێکەوتنەکە کاریان دەکرد و هەڵوێستیان دەردەبڕی. جا بۆیە کارێکی نەشیا و نەگونجاوە پیاوێک لەوێ جبە و مەندیل بپۆشێ و بچێتە ناو بواری سیاسی و ڕامیاری، چونکە ئەم بوارە پڕە لە فێڵ و درۆ و تەڵەکە بازی و هەڵخەڵەتاندن و شتی ناڕەوە. بۆیە بۆ پیاوی ئاینی بەڕاستی ئەوێ شوێنێکی دژوارە. لەگەڵ ئەوەشدا توانیم لە کۆتاییدا خۆم بگونجێنم لەگەڵ ئەم بارودۆخ. لەوێ چوومە لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی. لەگەڵ مندا دکتۆرە ئەسما هەبوو کە کچی دکتۆر عەدنان دلێمی بوو، ڕەحمەتی خوای لێبێ. ژمارەیەکی دیکەش لایەنی دیکەواتە هەبوون کە 7 تاکو 8 کەس بوون لەگەڵمان، بەڵام من و دکتۆرە ئەسما توانیمان زۆر کاری پێویست و باش بکەین بۆ ئەهلی سوننە و جەماعەت. سوپاس بۆ خودای دلۆڤان و میهرەبان. من سوپاسی خوا دەکەم کە توانیم کاری گرنگ بکەم لەوێ کە لەم دەرفەتەدا ناتوانم ئاماژەیان پێ بکەم. گرنگەوەیە من هەوڵی خۆم بە تەواوی خستەگەڕ لەم بوارەدا. جگەلەوە من لە کاتی بێکاریدا هەمیشە هەڵدەستام بە نووسینی راپۆرت و وتار و هەروە نووسینی هەندێک پەرتووک و بڵاویشم دەکردەوە لەم ماوەی کە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. أكتب بعض الكتب فنشرت عددا من الكتب في تلك الفترة هنالك. پەشیمان بووی لە چوونە نێو کاری سیاسی یاخودنا، بە تایبەت کە باز لەوە دەکەی کە لە لیژنەی ئەوقاف بووی لە پەرلەمانی عێراقی لە خولی یەکەم و کاری زۆر باشت ئەنجامدا. نعم. بەڵێ ئەگەر بەڕای خۆم بواە نەدەچووم و خۆم نەدەخستە نێو ئەم بوارە، مەبەستم بواری سیاست. ئەندام بووی لە زۆر لەو کۆنگرە نێودەوڵەتیانەی کە ئەنجام دەدرا، بە تایبەت کە کۆنگرەیەکی نێودەوڵەتی لە شاری مەککە هەبوو لە ساڵی 2006. ئەوەش لە پێناو ئەوەی کە خوێنی یەکتر لە عێراق حەرام بکرێ، بە تایبەتی کە پێکدادانی تائیفی لە عێراق زۆر بوو. الحالات التي بارودۆخانەی کە عێراقیەکان پیایدا تێپەڕ دەبوون لەم ماوەیەدا، بە تایبەتی لە شاری بەغدا، بەڕاستی زۆر دژوار بوو. کوشتن و تیرۆرکردن زۆر بوو. بە ڕێگادا دەڕۆیشتی لێرە و لەوێ لاشەی کەسانی تیرۆرکراوت بەرچاو دەکەوت. هەندێک کات ئەم لاشانە سەگ دەی خوارد لەسەر شەقامەکان.
زۆر بەبەرچاومان دەکەوت، بۆیە بارودۆخەکان زۆر دژوار بوون. ئێمە وەکو ئەهلی سونە لەگەڵ لایەنی بەرامبەر واتە شیعە ژمارەیەک چاوپێکەوتنمان کرد و هەوڵماندا بە هەر ڕێگایەک بێت ئەم حاڵەتە دژواریە بنەبڕ بکەین. بەڵام بارودۆخەکان بەردەوام بوون. لە کۆتاییدا بڕیارماندا پەیماننامەی مەککە واژوو بکەین، بەڵکو خودای باڵا دەست و میهرەبان خێر و خۆشیمان بۆ بگەڕێنێتەوە و جارێکی دیکە خۆشی ڕوو لە وڵاتەکەمان بکات. بۆیە هەروەک باسم کرد لە 20 دەی 2006 بوو، بەڵێ لەو کاتەدا ژمارەیەکی زۆر لە کەسانی جیهانی یان کەسایەتی جیهانی ئیسلامی وەک محەممەد سەلیم حەوا و زۆرێکی تر لە زانا و کەسایەتی باڵا بەشدار بوون من غیر عێراقیین، بەڵێ ئەمە لە مصر، و هەروە زانایانی سونە و زانایانی شیعەتیایدا بەشدار بوون. ئێمە لە شەوی قەدر ئەم واژوو نامەیەمان ئەنجامدا. ئەو کاتە ئێمە دانیشتین و کۆ بووینەوە و باسی ئەم بارودۆخانەمان کرد بە ئومێدەوەی کە خوای باڵا دەست و میهرەبان خێر و خۆشیمان بێنێتەوە سەرڕێگە. بۆیە سوپاس بۆ خوا لەو کاتیڕا هەندێک شت ئاسایی بووە. دەتوان بڵێم لە دوای پەیماننامەی مەککە کاریگەری خۆی هەبوو، بەڵێ کەمێک کاریگەری هەبوو. سوپاس بۆ خودای میهرەبان. لەلایەن هێزەکانی ئەمریکاوە مامۆستا عەلی باپیر دەستگیر دەکرێت دوای داگیرکاری عێراق. ئەو کاتە هەڵوێستێکی مەردانە دەنوێنی لەگەڵ کۆمەڵێک لە زانایانی ئەهلی سونە بەشداری لەو خۆپیشاندانانە دەکەی کە لە هەرێمی کوردستان لەبارەی ئازادکردنی مامۆستا عەلی باپیر دەدرێت. چۆن بەشداری کرد و بە مەبەستی چی؟ كان هناك عدد من الإخوة ژمارەیەک برای بەڕێز هەبوون هاتم بۆ لام وە گوتیان کەوا مامۆستا عەلی باپیر دەستگیر کراوە. جا مامۆستا عەلی باپیر خوا پایەداری بکات، کەسێکە لە کەسایەتی دیار و بەرچاو و پایە بەرز و چاکە کار و ناسراوەکانی بواری پەروەردە و بانگەوازی ڕێگای خوددا بەهۆی کارزانی و ئەو نووسراوانەی کە هەیە. جاگوتیان خۆپیشاندانێکی فراوانی بۆ ساز دەکرێت بە مەبەستی ئازادکردنی. زامنی ژەو کاتە گوتم پێویستە بەشداری بکەین. هەڵساین پاسێکی گەورەمان ئامادە کرد و ژمارەیەک زانا و دانای بەڕێز و دیارمان ئاگدار کردەوە و لەگەڵماندا هاتن بە هاوشانی ژمارەیەک قوتابی زانستە شەریەکان بە جۆرێک پاسەکە پڕ بوو. هاتین گەیشتینە شاری هەولێر و بەشداریمان کرد لە خۆپیشاندانە فراوانەکە. بە پێ ڕۆیشتین تا گەیشتینە شوێنی وەستانەکە و بە جۆرێک ئەو کاتە کەش و هەوا زۆر گەرمیش بوو، تاوەکو داوایان لە من کرد کە سواری ئۆتۆمبیل بم، چونکە ئەو مەندیلەی کە لەسرم بوو لە نێو ئارەقە بوو، واتە گەرمایەکی زۆرمان چەشت. بەڵام من گوتم نەخێت ناکرێ من خۆم لە خەڵک جیا بکەمەوە، خۆم لە براکانم جیا بکەمەوە، دەبێ لەگەڵ براکانم هاوشان بە پێ بڕۆم لە ڕۆیشت. بەڵێ بە پێ ڕۆیشتین، هاوشانی خۆنیشاندەران ڕێمان کرد و داوامان دەکرد کە بەڕێز مامۆستا ئازاد بکرێت، چکان پیاوە بانگەوازکارێکی ئیسلامیە و کەسێکی میانە ڕە و ئاشتی خوازە و تیرۆرز نییە. کەسایەتی بەڕێز مامۆستا عەلی باپیر کەسایەتیشی بەڕێز و پاک و ڕەونەقدارە. دەتوان بڵێم کە ئەم پایەدارە کەسێکە کە خوددا هێز و وزەی دە کەسی بەم پیاوە بەخشیوە، واتە خودای باڵا دەست هێز و وزە و زیرەکی زۆری بەم پیاوە بەخشیوە لە ڕوانگەی بیرمەندی و بانگەوازکاری و نووسین و لە بواری سیاسیشدا بەتایبەتی. طبعاً ئەمانە بۆ ڕێگای خودای میهرەبان.
لە ڕاستیدا کەسێک پێی ڕاگەیاندم کە ناسراوە بە بەڕێز شێخ محمود فەقێ، گوتی من زۆر سەرسامم بە برای بەڕێز شێخ عەلی باپیر بەوەی کاری زۆر مەزنی لە ئەستۆ گرتووە. سەرڕای ئەوە بەردەوام خەریکی نووسینی پەرتووکی زۆر بەپێزە. ئیدی نازانم ئەو کاتانەی چۆن بۆ دەڕەخسێت. دیارە ئەم کارانە بە هاوکاری و کۆمەچی خودای پەروەردیگارە کە هاوکاری دەکات. مامۆستا عەلی باپیر زانست و کردەوەی بە یەکەوە گرێداوە لەگەڵ بانگەوازی بۆ ڕێگای خودا لە ڕێگای حکمت و کارزانی و وتەی چاک و پاکدا. هەروەها لە سەروی ئەمەوە بابەتی پاکردنەوەی دڵ و دەروون لە سەروی کارەکانێتی. بۆیە مامۆستا عەلی خوا پایداری بکات کە سایەتیشی دیار و بەرچاو و گرنگە. داوا لە خودای باڵا دەست دەکەم کە سەرکەوتو و سەرفرازی بکات و بەردەوامی پێ ببەخشێ لەسەر ئەم ڕێگایە. أن يكتب له التوفيق دائما وأبدا وأن يستمر في هذا المنهاج الطيب. شوێنی لەدایکبوونت شاری مووسڵ بەم دوایانە تووشی داڕمانێکی گەورە بوو، بە تایبەتی ئەوەی پێیان دەوترێت داعش کە بووە شوێنی مانەوەی داعش و ئەو شارە بەرەو وێرانی چوو. پاش ئەو بابەتە و ئەو کارەساتەی بەسەر مووسڵ هات چی دەڵێ؟ في الحقيقة هي كانت مؤامرة كبيرة. لە ڕاستیدا ئەمە هەڵمەتێکی گەورەی دوژمنانی ئیسلام بوو بۆ سەر شاری مووسڵ. ڕەنگە هۆکاری ئەمە ئەوە بێت کە ئەم شارە شارێکی سوننە نشین بوو، بۆیە وایان لێ کرد. هەروە لەم شارەدا خۆپیشاندان ساز دەکرا و داوا لە حکوومەت دەکرا بۆ مافی خەڵکی سوننە. هەروە داوای مافەکانی ژیان دەکرا بۆ خەڵکی مووسڵ. بۆیە ئەم بارودۆخەی دووچاری هات وەک دژایەتیەک بوو بۆ ئەم شارە و بۆ خەڵکەکەی بەگشتی. قسەی زۆر هەیە لەسەر بەرپرسانی باڵای حکوومەت کە ئەم کارە وەکو تۆڵەیەک بوو لە شاری مووسڵ کرایەوە و دووچاری ئەم بارودۆخە دژوارەیان کردین و دەستی تیرۆر و تۆقاندنیان بەسەردا زاڵ کردین. ئەوەی کە بینیشتان ڕوویدا ئەوە هەر بەهۆی ئەمەوە. لە ڕاستیدا خەڵکی ئەم شارە دژی توندڕەوی و تیرۆر بوون، دژی کوشتن و بڕیم بوون. ئەمە لەلایەک. لەلایەکی ترەوە سوپای عێراق ئەرکە لەسەری کە بەرگری لە هەر شارێکی عێراق بکات بەبێ فەرق و جیاوازی و دەبێ بەرگریش لە شاری مووسڵ بکە وەکو شارەکانی دیکە. بەڵام سوپای عێراقی لەم شەڕەدا شکستی هێنا، تەنانەت تەقەیەکیان نەکرد بۆ بەرگریکردن لە دژی داعشەکە. دوای ئەوە ئەوەی ڕوویدا بەرپرسانی سوپا و هێزی عێراقی ئەم کارە بە خیانەت و شکستی گەورە ناو دەبن بەوەی کاتێک دوژمن هێرشی کردوتە سەر ئەم شارە ئەوان بەرگریان نەکردووە لە شارەکە. لە کاتێکدا ئەفسەرانی پلە باڵا و هێزی زۆر و سەچی زۆر زەبەلاحیشیان لابووە، بەڵام هەمووشیان لە دەستداوە و کەوتۆتە دەستی چەکدارانی داعش. کەواتە پێویست بوو ئەم جۆرە بەرپرسانە دادگایی بکرێن و تەنانەت هەندێکیشیان لە سێدارەش بدرێن بەهۆی ئەوەی کە خیانەتیان کردو لەم بوارەدا. بەڵام تەنانەت کەسێکیش لەمانە نەکوژان. مەبەستم بەرپرسە باڵاکانە کە ژێربەژێر لەگەڵ داعشەکان ڕێکەوتون بۆ دژی شاری مووسڵ. متواطئين كل التواطؤ مع هؤلاء الدواعش. ڕۆژ لە دوای ڕۆژ بارودۆخی هاوڵاتیانی عێراق بەگشتی بەرەو خراپتر دەڕوە و وڵات بۆتە شوێنی یەکلایکردنەوەی ململانەی نێودەوڵەتیەکان و بازی سەرەکیش هاوڵاتیانی عێراقی دەیدەن.
ئایا هۆکار چییە و چۆن بتوانین لەو بارودۆخە ڕزگارمان بێ؟ الأزمة حقيقة أزمة قوية. ئەم قەیران و سەختیەی لە وڵاتەکەمان بوونی هەیە قەیرانێکی دژوار و گەورەیە. هۆکاری ئەمەش بە تایبەتی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە بەگشتی یعنی لە خوددا و لە چاودێریکردنی خوددا بەسەرمانەوە بێ ئاگاین لە کار و گفتار و هەڵسوکەوتماندا، بۆیە ئەوەی بەسەرماندادێ بە پلەیەک خۆمان بەرپرسی. جا بەم جۆرە خوێن دەڕژێ و خەڵکی دووچاری دژواری زۆر هاتوون. ڕەنگە نەشتوانم هەموو هۆکارەکان لەم دەرفەتە باس بکەم کە بووەتە هۆی ئەوەی کە خەڵکی عێراق دووچاری دەبنەوە بەهۆی قەیران و کوشتن و بڕین و بارودۆخی دژوار و ناخۆش و ناهەموار. زۆرێک لە دانراوەکانت لەبارەی قورئانی پیرۆز فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەروەها میان ڕەوی و ئەو سەردانەی کە بۆ نمونە بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لە ئەفریقیا هاتە. ئایا چەند دانراوت هەیە و دانراوەکانت زیاتر لەبارەی چین؟ سوپاس بۆ خوا لە سایە خودداوە ئەم بەرهەمە نووسراوانەی کە هەمە و تاکو ئێستا بە چاپم گەیاندووە دەگاتە زیاتر لە 90 پەرتوچی چاپکراو. سوپاس بۆ خوای گەورە. ئەو بابەتانەی کە من باسم کردووە هەمووی لە چوارچێوەی ئیسلامدا دەخولێتەوە، چونکە ئەوەی بەلای منەوە گرنگە بانگەوازیە بۆ ئاینی خوددا. جاو بەرهەمانەی من نووسیمە لەم بوارەدا لە ڕاستیدا ژمارەیەکی زۆر لەم پەرتوکانە داوام لە خودای گەورە و باڵادەست وایە کە بیکاتە مای دڵسۆزی زیاتر و چەسپاویمان لەم بوارەدا. هەندێک لەم پەرتوکانە ئێستا وەکو منهەج وانەی لەسەر دەخوێندرێ. بۆ نمونە پەرتوچی السنة النبوية في مواجهة التحديات، یان پەرتوچی ئەوەی کە لە بواری مصطلح الحديثدا نووسیومە ئێستا لە هەندێک لە کۆلیژی شەرعی وەکو پەیڕە و وانەی لەسەر دەخوێندرێ، تاکو لە شاری دهۆک لە کۆلیژی ئیسلامی دەخوێندرێ واتە وانەی مصطلح الحديث کە پەرتوچی منە. بەڵێ هەروە لە شاری هەولێر من 15 پەرتوکم بە چاپ گەیاندووە لە نووسینگەی تەفسیر لە لای برای بەڕێزم کاک حاجی مخلیس. ئەم پەرتوکانە ئێستا لە عێراق بڵاو بۆتەوە، هەروەها لە ژمارەیەکی زۆری وڵاتانی عەرەبی و ئیسلامی بڵاو بۆتەوە. ئەم پەرتوکانە لە پێشانگاکانی وڵاتانی عەرەبی و ئیسلامی داوا کراوە، ژمارەیەکی زۆریشی لێ فرۆشراوە. سوپاس بۆ خودای گەورە و میهرەبان. هەروەها لە عەمانی پایتەختی ئوردنیش کاتی کە لەوێ نیشتە جێبوو ژمارەیەکم بە چاپ گەیاندووە کە دەگاتە 15 پەرتوو. بە هەمان شێوە کە ئەویش لەم بوارانەدا نووسیمە با شوێنانێکی زۆردا بڵاوم کردوێتەوە. لەم بوارانەی کە نووسیمە بە تایبەتی لەبارەی ئیسلام، ئیسلام و قیسەة العامیەیە کە یەکێکە لە نامەکانم بۆ خەڵکی گشتی، چونکە نامە بۆ خەڵکی گشتی ئەگەر بڵاو کرایەوە ئەگەر تەنها بۆ یەک وڵات بێت بە زمانی وان بێت لە داهاتوودا خەڵکانی دیکە تێی ناگەن، ئەو کاتە ئەوەش دەبێتە دژمنداریەک لە دژمنداریەکان بۆ ئیسلام، ئەو کاتە دەبێتە مایەی پەرتەوازەی لە جیانی ئیسلامی. جایەکەم شت کە لەبارەی ئیسلامەوە نووسیم بۆ خەڵکی بەگشتی پەرتوچی ئەخلاقونا ئەو دەمار بوو، تیایدا باسی گرنگی ڕەوشتم کردووە. نامەیەشترم بڵاو کردەوە بە ناونیشانی لیمەن تحەتیم الئەخلاق بۆ بەرژەوەندی چێ، بەڵێ ژمارەیەکی زۆر لەم پەرتوکانم بە جیهاندا بڵاو کردوێتەوە، وەک ئوسول التەشریع الئیسلامی و هەروەها ئوسول التەشریع الدەستوری فی الئیسلام، هەروەها پەرتوچی الصحابة ونزول القورآن. لەم پەرتوکەدا باسی هۆکاری دابەزینی قورئانم کردووە لە ژیانی هاوڵاندا
کە لەم بارەیەوە کەس نووسینی نەبوو واتە دابەزینی قورئان لە نێو ژیانی هاوڵاندا. ئەم پەرتووکەم نزیکەی 500 لاپەڕەیە، تیایدا ناوی هاوڵانم هێناوە، هەندێک لەسەر ژیانیان باسم کردووە، هەروەها قسەم کردووە لەسەر ڕاوەکردنی ئەم ئاەتانەی کە تایبەتن بەم بوارە، واتە بە بواری ژیانی هاوڵە. جا سوپاس بۆخوا ئەم پەرتوکانم نووسیوە و توانادار بوومە لە نووسینیان. تیشتیشم خستۆتە سەر ژمارەیەک بابەت لەسەر هاوڵان. بۆ نمونە پەرتووچی ئەوەی پێویستە لەسەر مسلمان بزانێت دەربارەی هاوڵان، بۆ نمونە الصحابة في القرآن والسنة. ئێستاش بەردەوامی لە نووسین و خوێندنەوە؟ والله إلى الآن سپاس بۆ خوا بەردەوامم، هەرچەندە بینینەکەشم تۆزێ قوڕز بووە، شتەکان لەبەر چاوم لێڵن، بۆیە بینینەکەم کەمێک قورسە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ناتوانم وازی لێ بینم، هەر بەردەوامم، واتە مەبەستم خوێندنە. لە بەرواری شواری مانجی حوتی ڕابردوو داوام لێکرا کە وتارێک پێشکەش بکەم لە شاری بەغدا. بەڵێ بۆیە ڕۆیشتم بۆ ئەوێ، چاوم کەوت بە ژمارەیەک زانای پارێزگا سونیەکان، وتارێکم پێشکەش کردن. دکتۆر محسین عەبدولحەمیدیش بە هەمان شێوە بان کرابوو، ئەویش وتارێکی پێشکەش کرد. ئەم وتارە لە پێناوی پێشخستنی بارودۆخەکان بوو. جا بەنیازم وتارەکە بکەمە نامەیەک و چاپیشی بکەم، ناونیشانێکی بۆ دابنێم بە ناونیشانی وەرەثەة الأنبیاء والدعاة إلى الله. ئینشاءالله زانایان لە داهاتوودا دەیکەنە پرۆگرام بۆ پێشخستنی کارەکانی، بەڵکو ئینشاءالله هەم مسلمانێک سوودی لێ دەبینێ ئینشاءالله. تیایدا تیشکم خستۆتە سەر بابەتی زۆر گرنگ. سوپاس بۆخوا ئاسەواری زۆر چاچی لە دوای خۆی بەجێهێشتووە، واتە ئەم وتارێک کە پێشکەشم کرد لە شاری بەغدا. پەیوەندی لەگەڵ زانایانی مسلمان بە تایبەتی ئەوانەی کە کوردن چۆنە؟ چ ئەو زانایانەی کە لە ڕابردوو و ئێستا چوونەتە بە ڕەحمەتی خوا، و چ ئەو زانایانەی کە ئێستا لە ژیاندا ماون؟ من العلماء القدامى لەو زانایانەی پێشین کە من شانازیان پێوە دەکەم و هەردەم یادیان دەکەم، شێخ جەرجیز ئەربیلیە. ئەم پیاوە ساڵێک لە ساڵەکان کە زۆربەی زانایانی مووسڵ لەگەڵ ژمارەیەک زانای مووسڵ کە ئێستا تەنانەت تاکە کەسێکیان لە ژیاندا نەماون، والی مووسڵ مەلا جەرجیسی باکهێش کرد کە وانەیان پێ بڵێت. بۆیە مۆڵەتی زانستی کە ئێستا دەستا و دەست ماوەتەوە لە مووسڵ، واتە لە ڕوانگەی تەجویدەوە، دەگەڕێتەوە بۆ مەلا جەرجیز ئەربیلی. لە ڕاستیدا ئەم پیاوە کاریگەری زۆری هەبوو لەم بوارەدا. هەروەها لە زانایە بەڕێزەکانی کورد کەوا کاریگەری زۆریان هەبوو و تا ئێستاش زانایانی مووسڵ بە چاکە باسییان دەکەن، پیاوێکە ناوی مەلا ئەفەندیە لە هەولێر. ئەم مەلا ئەفەندیە مۆڵەتی زانستی نەدەدای هیچ کەسێک لە قوتابیەکانی، تاوەکو نەهات باە بۆ مووسڵ و تەفسیری نەخوێن با لە لای شێخ بەشیر سەقار. اینجا مۆڵەت نامەکەی دەدای. دوایەوە شێخ بەشیر سەقار پەرتووچێکی دەدایە و وانەی تەفسیری پێدەگوت. جا بەڕاستی پەیوەندیەکی زۆر بەتین هەبوو لە نێوان زانایانی مووسڵ و زانایانی هەولێر. ساڵێک لە ساڵەکان ئێمەش هاتین و چاومان کەوت بە ژمارەیەکی زۆر لە زانای پایدار لە هەولێر. جا من سوپاس بۆ خوا سەردانی زانایانێکی گەلێک زۆرم کردووە لە هەولێر کە خەڵکێکی بەڕێز و سەربەرز و
ناودارن لە هەولێر، زانا و دانا و وتار خوێن و بانگخوازن. خەڵکی بەڕێزن و پەیوەندیمان باشە لەگەڵیان، تا ئێستاش پەیوەندیمان ماوە. ئێستا لە هەولێر دادەنیشی چی دەڵێی لەسەر خەڵکی کوردستان بە تایبەتی کە ماوەیەکی زۆرە لێرە دادەنیشتی و تێکەڵاوی لەگەڵ خەڵکی کوردستان هەیە؟ بەخوا خەڵکی هەولێر خەڵکی زۆر باش و دڵساف و چاکن. خەڵکێکی زۆر لێرە خاوەن فیترەتێکی پاکە. فیترەتی خەڵکی هەولێر بەگشتی هەر بە پاچی ماوەتەوە لە چاو فیترەتی زۆرێک لە خەڵکی شار و شارۆچکەکانی تری عێراق کە پیس بووە و درۆ و تەڵەکە و خراپەکاری تێکەوت. بەڵام میلەتی کورد سواز بۆ خوای میهرەبان میلەتێکی چاکەکار و پاکن. جا من هەمیشە بە خێر و چاکە ناویان دەهێنم. وتارێکم لەسەر نووسیون کە تیایدا باسی ڕۆڵ و چاکەی گەلی کورد دەکەم لە ئیسلامدا کە چەندە جێگا و مەکانەتێکی فراوانیان هەیە لە دڵی ئیسلامدا. جا لە ڕاستیدا گەلی کورد گەلێکی سەربەرزە و شکۆمەندە، چونکە خەڵکی چاکەکار و بەڕێز و پاک. بەم جۆرە کۆتاییمان بە بەرنامەکەمان هێنا. وەکو کەناڵی ئاسمانی پێیان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بووی، هەرچەندە بە خێرایی بە نێوژیان و بەشێک لە بیر و بۆچوونەکانتدا تێپەڕین، بەڵام ئێمە زۆر سوپاست دەکەین کە میوانداری ئێمەت قبول کرد. بەڕاستی من سوپاسان دەکەم. ڕێز و سوپاسی بێپایانم هەیە بۆ کۆمەڵی دادگەری. داوا لە خودای گەورە و میهرەبان دەکەم سەرکەوت و سەرفراستان بکات بۆ خێر و چاکە. ئەم کارانەی ئێوە ئەنجامی دەدەن لە باشترین کارەکانە. ئێوە هەڵدەستن بە کاری بانگەوازی بۆ ڕێگای خوددا. خودای گەورەش لە قورئانی پیرۆزدا بە ڕاشکاوی ئەم بابەتەی باس کردەوە دەفەرمێ: ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. داوا لخدای گەورە و میهرەبان دەکەم کە سەرکەوت و سەرفراسام بکات بۆ خێر و چاکە و ڕووتان سپی بکات لە ڕۆژێک کە ڕووەکان سپی دەکرێت. خوددا پایدارتان بکات و سوپاسان دەکەم. بەڕێزان و خۆشەویستان، بەم ئەندازە کۆتاییمان هێنا بەو بەرنامە تایبەتەی کە لە خزمەت شێخ دکتۆر ئیبراهیم نیعمادا بووین کە زانایەکی پایە بەرزی عێراقیە. سوپاسی ئێوە بەڕێزان دەکەم، سوپاسی هاوکارانم دەکەم. تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.